هاتوین لێرە ڕوونکردنەوەیەک لەسەر بابەتێک بدەین کە بەداخەوە بەهۆی ئەو کەمپینە هەڵبژاردنەی لە هەرێمی کوردستان لە 22ەوە بەڕێوە دەچێت بەشێک لە حزبەکانی کوردستان تووشی شڵەژان و تێکچوونی دەرونی هاتوون لە وڵاتە فێربوونە دەست بۆ هەموو شتێک دەبن کە بەداخەوە یەشێک لەوانە کەرتی وەبەرهێنانە. بەڕێزان کەناڵێک لەم چەند ڕۆژەدا راپۆرتێکیان لەسەر گوندی لوبنانی بڵاو کردوێتەوە کە بە پێی ئەتەکێتی ڕۆژنامەوانی پێ وایە ئێوە لە من باشتر دەزانن پێویستە لێدوانیش لە ئێمە وەربگیرێ بەڵام زۆر بە شێوەیەکی سویخوڕانە هاتوونەتە ناو پرۆژەکە و هەندێک شتیان تۆمار کردووە. خاڵی دووەم ئەو کەناڵە هەمومان دەزانین کە بە پارەی داهات و مەرزەکان و بە پارەی دزراوی ئەم وڵاتە ئەو کەناڵە دروست بۆتەوە. ئێس دەمانەوێت ئەوەی کە لێرە داڕوونی بکەینەوە پرۆژەی گوندی لوبنانی پرۆژەیەکی وەبەرهێنانە و لە لای هەمووتان ڕوونە پرۆژەی وەبەرهێنان بەڕاستی لەم وڵاتە کاتێک کە دروست دەکرێت خەڵکانێک دێن ئەو پرۆژانە ئەو شوقانە ئەو ڤێلانە دەکڕن لە دوای ئەوەی کە کڕین ڕوودەدا کەسێک دەبێتە خاوەنی ئەو شوقەیان ئەو ڤێلایە خۆی سەرپەرشتیار و بەرپرسە لەوەی کە بەڕاستی چ بکە. بەڕێزان شتێک هەیە لێرە دەمانێت بۆتان ڕوون بکەینەوە لە گوندی لوبنانی بێجگەلەوەی کە پرۆژەیەکی نیشتە جێبوونە سێ-چوار قوتابخانەی تێدایەوە بەشێک لە قوتابخانەکان قوتابخانەی نێودەوڵەتی لوبنانی و فەڕەنسین. ئێمە لە پرۆژەی گوندی لوبنانی کۆمپانیای حەریری کە وەبەرهێنانی ئەو پرۆژەیە چەندەها کاری جوانی لە پرۆژەکە کردووە بەڵام هیچ کاتێک باسی ئەو شتانە نەکراوە. ئێمە لە پرۆژەکەماندا بنکەی تەندروستیمان هەیە و بنکەی ئاگرکوژێنەوەمان هەیە و 4 قوتابخانەمان هەیە یەک لەوانەوەکو باسم کرد قوتابخانەی نێودەوڵەتیە. پرسێکی تر ئەوەیە کە لەم چەند ڕۆژەدا بەڕاستی ئێمە لێرە و لەوێ دەبیستین کەسێک کە بەداخەوە وەکو سەرۆکی حزبێک تەسەڕوف دەکات لە حملەی هەڵبژاردننی بەهۆی شڵەژانیەوە چەند جارێک ناوی ئێمەی هێناوە. ئێمە دەمانێت لێرە بۆیان ڕوون بکەینەوە شتێکی زۆر بەسیتیان پێ بڵێن. بەڕێز کاک پاڤێڵ تاڵەبانی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان بۆ زانیاری جەنابەت و ئەو کەناڵەی کە بە پارەی دزراوی ئەم میلەتە دروست بووە دەمانەوێت شتێکت پێ بڵێن یەکێک لەو قوتابخانانەی کە لە ناو پرۆژەی گوندی لوبنانیە بنەماڵەکەی تۆ کە براکەتە قوتابیەکانی لە لای ئێمن و لە ناو ئەو قوتابخانەیە و قوتابخانەیەش لە ناو پرۆژەی گوندی لوبنانیە. جا نازانم بەڕاستی بە چ چاوەڕوویەک دێن خۆت و کەناڵەکەتان لەبەر بەهۆی بۆ شڵەژاندنی دۆخی ئابووری و بۆ بەدەستهێنانی چەند دەنجێک دەتانەوێت لە کەرتی وەبەرهێنان لەم وڵاتەش بدەن. تکایە ئەوەی بکە بە جوانی ماوەتەوە لەم وڵاتە بابەتەکانی پەروەردە و کەرتی وەبەرهێنانن و بابەتەکانی ئاین و کۆمەڵگان تکایە هەوڵ مەدەن تێکشان بدەن. ئەوانەی کە هاتوون بۆ ئەم وڵاتە وەبەرهێنانی بیانین ئێمە لە ئێستا نییە بەڕاستی مێژوویەکمان هەیە لەوەی لەبەر ئەوەی پرۆژەی گوندی لوبنانی تاکە پرۆژە بوو لە هەرێمی کوردستان لە کاتی خۆی کلیلیدا بە هەموو خاوەن شوقەکان و تەحەدا دەکەین هەر کاتێک هیچ کەسێک پارەی لێ خورابێ. ئێمە لەو ڕیزەی کە لەو مەساحەتەی کە پرۆژەی گوندی لوبنانی لێیە زۆر پرۆژەی تر کراونەتەوە بوونیان هەیە هەتا ئێستا پارەکان خوراوە تەواو نەبوونە. ئێمە دەزانین بەڕاستی ئەو شتانە لە چۆ دێن و لە چ نەفەسێکەوە دێن. دەمەوێت بەڕاستی ڕۆژنامەنووسانی بەڕێز هاوڵاتیانی کوردستان پێتان ڕابگەێنم کە بەشێک لە قوتابخانە نێودەوڵەتیەکان کە 3 بۆ 4 هزار قوتابیان هەیە لە ناو پرۆژەی لوبنانین بەشێکن لە پرۆژەکە ڕۆژانە خەڵک دەوامی تێدا دەکات لێرەیە. ئەوەی کە لەسەر ئێمە دەکرێت حملەیەکی ئینتیخابیە لەلایەن چەند کەسێکی دەرمانخۆری نەخۆش ئەو حملەیە دژی ئێمە دەکرێت. دیسانەوەی دەیڵێنەوە تکایە وامان لێ مەکەن هەندێک بابەت هەیە بیوروژێنین. ئێمە کەرتی وەبەرهێنانین نامانەوێت کەرتی وەبەرهێنان تەداخول بکە بە سیاسەت. تکایە ئێوە ئەگەر تووشی شڵەژان بوون یان تووشی هەر شتێک بوون کە زیانی پێگەیاندون کەرتی وەبەرهێنان داخلی ئەو شتانە مەکەن. جارێکی تریش دەیڵێمەوە بۆ زانیاریتان بۆ زانیاری هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەو کەناڵە کە هەستاوە بە ناشرینکردنی پرۆژەی گوندی لوبنانی برای سەرۆکی ئەو حزبەکە قوبات تاڵەبانیە منداڵەکانی لە لای ئێمە دەخوێنن لە ناو پرۆژەی گوندی لوبنانی یەکێک لە قوتابخانەکان لێرە دەخوێنن. نازانم بە چ چاوەڕوویەکەوە بۆیان هەیە ئەو قسانە بکەن. ئەگەر پرسیارێک شتێک شتانەیە ئێمە دواتر بەیاننامەی ڕسمیمان هەیە لەلایەن کۆمپانیای حەریریەوە بە زمانی کوردی و عەرەبی ئامادە کراوە دواتر بڵاوی دەکەنەوە لە سایتەکان دایدەن. بۆچی میدیاکانی سلێمانی هەمیشە بەدەستی ئەلقەست هەولێر و پرۆژەکانی هەولێر بە ئاغاستان؟ کاکە بەداخەوە دەزانی ئێوەی ڕۆژنامەنووسان لە ئێمە باشتر دەزانن ئەو دۆخەی کە بۆ بەرهێنانی بیانی لە هەولێر دروستکراوە بۆ ئەوان دروست نەکراوە لە سلێمانی. من تەحەدا دەکەم بە کاک پاڤێڵ دەڵێم دیسان جارێکی تر تەحەدا دەکەم ئەگەر کۆمپانیایەکی بیانی تەحملی کردبێ لە سلێمانی بمێنێتەوە کاکە ئەوان بەڕاستی بازرگان و بەرهێنانەکانی خۆیان غاریان داوەتە هەولێر و ڕادەکەن.
جاچە ئەوەی کە دەست نەبن بۆ هەولێر لە وڵاتی ئێمەش بەداخەوە هەر شتێک کە جوان بێ تێک دەدرێت ئەو شتێک کە ناشرین بێ چەپڵەی بۆ لێ دەدەن و ئیبرازی دەکەن بەداخەوە بەڕێزان ئەگەر هەر پرسیارێکی شتارتانە بوو ئێمە لە خزمەداین ئەگەر نا وەکو بە ئێوەمان وت بەیاننامەیەکی فەرمیمان هەیە لەلایەن کۆمپانیای حەریریەوە دەرچووە دواتر هەریکی نوسکەیەکتان دەدەینێ و دواتر خۆتان دەتوانن لە سایتەکان بڵای بکەنەوە زۆر سپاس ئەگەر پرسیارێک بەڵێ بەڵێ خۆبن بەڵێ باش بەڕێز لەناو هەموو پرۆژەیەک بەپێی ئەو یاسایانەی کە لە یاسا ئەمنیەکان دراوە بە ئێمە بەڕاستی بەرپرسیارین لەوەی کە لەناو پرۆژەکە چ ڕوو دەدا من بەرپرسیار نیم لەوەی کە لەسەر شەقامەکانی هەرێمی کوردستان لە دەروی پرۆژەکە چ ڕوو دەدا وە کاری من نییە بەڵێ ئەو ڤیدیۆیانە هەمووی لە دەروی پرۆژەکە کراون و ئەو کاری کە کراوە کاری ڕۆژنامەنووسی نییە چونکە بەڕاستی زۆربەی ڕۆژنامەنووسان کە لێرەن دەزانن ئێمە پێش ساڵێک پێمان گوتن ئیدارەمان گۆڕاوە سکوێریتیمان گۆڕاوە زۆر هەڵەمان هەبوو چاکمان کردووە و زۆربەی کەناڵەکانمان داوت کرد وتمان ئەوە ژمارەمانە ئەوە سایتمانە ئەوە پەیزمانە تکایە ئەگەر شتێک هەبوو قسەمان لەگەڵ بکەن بەڵام ئەگەر ئەمە ئامانزدار نەبێ ئەمە شتێکی تر نییە بەڕاستی بە هیچ شێوەیە من برادرانی ڕۆژنامەنووس خۆم سەردەمێک بەڕاستی ڕۆژنامەنووس بوومە برادران هەمووی دەمناسن ئەو برا بەڕێزەشی کە ئەو بابەتەی بڵاو کردوتەوە ئەوی ژوەکو من پێشتر ڕۆژنامەنووس بۆ ماوەیەکی لە ئیتلاعاتی ئێران داوامی کردو بڵێ بەڵێ کات نەوەس یەکەم شت لەبەر چ یعنی گوندی لوبنانی دەکرێتە ئامانج لە قسەکانتان کرد جاری ساڵی پارێتان پرۆژێتری هەیە لە ئێمە خراپەوە شوێنی بۆ ینی دەڵێن ئێوە گوندی لوبنانیدا بانگەشی هەڵبژاردن بەکار ڕاست بەداخەوە کاک نەبەس ینی لەم وڵاتە بابەتی پەروەردە کەرتی وەبەرهێنان کوشت و کاڵ کاتێک کە پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە دەچێت هەمووی ئەو کەسە ئەو وەبەرهێنە بیانیش بێ لە چه شارێک بێ ئیتر هجومی دەکەنە سەر حزبەکەی تر لایەنەکەی تر کە شڵەژاوە هجومی دەکاتە سەر بۆ بەشی دووەمی پرسیارەکەی تۆ تر کە ئێمە بۆچی هێرشمان دەکرێتە سەر ڕوونە بەڕاستی پرۆژەی گوندی لوبنانی هەموو شوقەکانی فرۆشراوە هەموو ڤلەکانی تەواو بووە باشترین خزمەتگوزاری هەیە هەرزانترین نرخمانێ لە خەدەمات بەڕاستی دیارە یعنی ڕوونە بۆ ئەوەی کە بۆچی ئێمە ناڵین بەڕاستی تەنها کاک پاڤێڵ بەڕاستی ئەوەی ئێمە دەکات دژمنایەتی ئێمە دەکات بەڵام ئەمە پێمان سەیرە یعنی ئەو هەموو شتێک کە لەو وڵاتە هەیە بەڕاستی لە حملەی انتخابی تۆشەق بۆشێنی و بەڵێ من لە قسەکانم نەموت کە ئیطلاعاتی ئێران لە پشت ئەو شتێ دەڵێم ئەو ڕۆژنامەنووسەی کە ئەم کاری کردووە وێنەی هەیە کە پێشتر لە ئیطلاعاتی ئێران کاری کردو دواتر وێنەکانتان دەدەمێ ئەگەر توانیتان بڵاوی بکەنەوە بەڕاستی یەکێک لە شارە کوردیەکان بەڕاستی من ناچم بۆ ئیطلاعاتی ئێران تۆ ناچی ئەو ناچێ نازان لە بەردەم ئیطلاعاتی ئێران وێنەگرتن یعنی چی بەڵێ لە خزمەتی جەنابتاندام زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێن سەرسەر و سەرچاوان